کۆ بتانین مندارەکانمان بپارێزین لە زۆر سیرکردنی تەلەڤیزیۆن. ڕەنگ بێ من لە ماری خۆم بتانم کاریگەریم لەسەری هەبی، بەڵام ئەگەر دەچمە ماری خەزمەکەم نەتانم ئەو کاریگەریم هەبی لەسەری کە نەهێڵم تەماشای کە ئەوان پێیان کردی لەو منداڵەکەی. ئێمە ئەو مشکلەیە زۆر ئەیوەڵڵا. ئەو مشکلە زۆر زار لۆ خواردنیش مەسەلەن ئەتوو ڕێگری دەکەی کە منداڵەکەت ئەو خواردنەی بۆ خۆشەکەبوون و منە دەستە ماری داپیریان دەستە ماری خزمەتی ها لەگەر مندارەکانیان داپیرەکە زۆر بەدڵ بڕیار دەدا شتەی دەداتە دەستی چ بکەین لەو ئاوەکەدا بەڕاستی کۆنتڕۆڵ ناکرێت چکە تۆ لێرە مناڵێک تێ دەڕۆی بۆ ماڵی داپیر و نەک بۆ بەس بۆ نووسن و بۆوانە حتا بۆ خواردنیش یعنی ژن و دایک هاتوونە ئەوان کۆنتترۆلی منداڵیان ئەڵێ ئێمە مشکلەمان نییە کۆنتترۆلەکەین بەڵام ئاڕۆین بۆ ماڵی دایکی یان ماڵی خەزووری لە تەنیشتێتی مناڵەکان ئەڕۆن بۆیە ئەوان کێک و پسکیتیان بۆ کڕن باشە عادە ئەوانە بڕک خەزوورەوان دڵیان نەرمە بۆ بۆ نەوەکانیان ئەو جا هەر شتێکیان بوێ بۆیانەکەن ئەجا لێرە دەبێت بە دوو پەروەەردە مناڵەکە دەبین ئەوەختە یانی عسەبیە تۆڕەیە ئەوە دایکەکە بۆی نەکرد یەکسەر ڕۆ بەلای باپیری داپیری بۆ یەکەن یعنی شوێنێکی هەیە بۆی بکەن یعنی کەواتە ئەو وەختە ناتوانانی تۆ بە تەندروستی بە شێوازێکی خۆت بتوێ ئەگەر خۆشت بتوێ خەوێکی باش خواردنێکی باشی بدەی بە منداڵ کۆنتترۆل ناتوانین دەوروبەرەکەت لێ ناگەڕێن زۆر ژن هەیە مەسانە تووشی کێشە بوون لەسەرەوە یعنی بەدای بە خەزوریان وتیان بە ماڵی خەسوویان وتووە وتیانە ئاگاتە ئەو شتانە مەکەن بۆ منداڵان ئەوانش تۆڕە بوونە بەیتر تووشی کێشە ئەوشتا ژنەکەی تر خۆی دوور خوستە لەو مۆزوعە وتی بەکەی بخۆیانە چێکەم بەس کێ باجەکەی دەدا منداڵەکە باجەکەی باشە دکتۆر هەر لەسەر ئەو مۆزوع بە ئەو پرسیارەکەم لێرەدا دایک و باوک لاواز دێنە پێش چاو ناتوانن قەرار لەسەر مندارەکەیان بدەن بۆ نمونە دەوروبەر کاریگەری هەیە ئەو لاوازیەی دایک و باوک لە پەروەردەکردنی منداڵەوەی کە خواردنێکی تەندروست بخواڵەوەی کە خەوێکی باشی هەبێ کاریگەری دەبی لەسەر منداڵەکەی لە کاتی گەورە بوونەکە ئەویش بۆ نمونە کەسێکی لاواز بیتە نەتوانین بڕیار بدا ئەکی طبعا زۆریش تەسیری پێ خۆی چەند دایک و باوک بە خۆت بن ینی زۆر بزانە ئەو ماڵانەوانەی مەسەن دەبین دایک و باوک قوتیان هەیە شخصەتیان هەیە ینی یا قسەیانە ڕۆ لەسەر مناڵیان دەبینی مناڵەکەش عینە شەتوالی هاتووە ئێستا وەختی خۆی بەسەن باب کە دەهاتە ژوورەوە مناڵەکان هەڵەسان احترامی بابی خۆیان نەگرت هەڵەسان بۆ بابیان باشە بەڵام ئێستا وا نەمایە ئێستا مناڵ دانیشە پێی خصوص سەر پێ کۆنت مۆبایل لە دەستە بابەکە دێتە ژوورەوە سەلامەکەکە جوابی ناداتەوە هەر ئاگایشیان لە بابیان نییە ئێ باشە قوتی ئەو بابەت چییە بۆ مناڵەکە ئەو وەختە تەنها مەسلحەتە لە بینی مناڵەکە و بابەکە تەنها شتی بۆ بکڕێ بۆ ئەو مناڵە مناڵەکە خۆشی دەوێت هەر شتێکی بۆ نەکرد مناڵەکە تووڕاوێ باشە بەڵام باوکێکی بەقۆت ئەگەر هات و شتی بۆ نەکڕی ئەو خۆشەویستە هەر دەبێنە لە بینی باوکو و مناڵەکە ئەزانێ شتەکە بۆ مەسلحەتی خۆیەتی